لەسەر کێشەی کارمەندانی کەرکووک گفتوگوی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز ئەندازیار فەرێدون زەنگەنا سەرۆکی شارەوانی کەرکووک. بەڕێزیان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز فەرێدون شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. ئەمڕۆ 350 کارمەندی شارەوانی هاتنە بەردەم بەڕێوەبەرایەتەکەتان کە بەڕێستان سەرۆکەکەین. چیتان بۆ کردن؟ بەڵێ شەوی جەنابشتان باش. پێشەکی حەزەکەم ئەوە بڵێم ئەو گرێبەستانە عەدەدیان 347 کەسن. من هەموو معلوماتێکم لەسەریان هەیە. ئەوان دوو کێشەیان هەیە. کێشەی یەکەمیان فروقاتیان هەیە، فروقاتی ساڵانی پێشوو. ئەوە ئێمە بەداداچوونمان بۆی کرد بۆ ئاگاداریتان تەنها شارەوانین لە بەس ئێمە وەکو شارەوانی توانیمان ئەو حەقە و مافەیان بۆی بەدەست بێنین پێش سەر ساڵ بە چەند ڕۆژێک. ئەوە با بڵێن نردومانە بۆ دایرەی خەزینەی کەرکووک. لەوەیە تۆزی کێشەیان بۆیان دروست کرد، داوای چەند شتێکیان کردووە لە ئەو گرێبەستانە وەکو معلومات و هەنێک کتاب هەیەیان نووسراو هەیە. ئێمە بە نووسراوی فەرمی نردمانەوە بۆ وزارەت، چونکە ئێمە ڕەبتین تاکە شارەوانین لە عێراقا، ڕەبتین لەگەڵ وەزارەتی دارایی حکوومەتی مەرکەزیە. هەر چواردە محافەزەکەی تر لەگەڵ محافەزەیە ڕەبتن. فەرقی ئێمە ئەو محافەزاتەکان تر زۆرە لەبەرەوەی ئێمە سەلاحیەت نەقڵ نەکراوەتە سەر محافەزە، بۆیە ئێمە ڕەبتمان مباشر لەگەڵ وەزارەتی بەغایە، وەزارەتی دارایی. ئێمە خۆمان لەسەر وەزارەتی شارەوانین، بەڵام پارەشتەکانمان لەسەر وەزارەتی داراییە. ئەوان هەموو شتێکیان بۆ تەواو کراوە. لیژنەشمان پێکێناوە. لیژنەکەی کێلە و 3 کەسن. یەکێکیان هەر نوێنەری ئەو جەماعەتی کە خۆپیشاندانیان کردووە، ئەوانش چوونەتەوە بۆ بەغا. ئەمڕۆ داوای نووسراویان کرد، هەر لە بەغاوە تەلەفۆنیان کە بۆمان کرد، نووسراوەکەم بۆیان کردو، تەسلیمی دەست لیژنەکەم کردووە ڕۆژ یەکشەمە ئەڕۆنەوە. بەڵکو ئەو داواکاریە ئەخیرەی کە دایرەی خەزینە لیانی داوا کردووە بیان دەنێو بۆی ئەو فروقاتیان بۆ سرف کرد و دڵخۆش بن. ئەمە یەکێ لە داواکاریەکانیان. داواکاری دووەم داوای ئەوەکان تەزبیت بکرێن، حەقی خۆیانە. منیش دەنگەمە خەمە پاڵ دەنگی ئەوان. ئەمڕۆ هەمویانم بینیەوە، ڕۆژانی تراتونە لە ژووری خۆم کۆبوونێتەوە لەگەڵیان. ئەمە لە لای من نیە، لای وەزارەتی داراییە. بۆیە من نووسراوم کردووە ئەو برابەڕێزەیش کە ئەڵێ بۆ محافەزە موافقە هاتووە، هەر ئەو کتابەیشم ڕەفق کردووە لەگەڵیان نردومە بۆ بەغا، بۆ ئەوەی بەڕێز وەزیری ئیسکان و شارەوانی بەڕێز مامۆستا بەنگین ئەو هیچ درێغی ناکە لەو بابەتە. تاکیدم و دەنگی خۆی خاتە پاڵ دەنگی ئێمە بۆی لە وەزیری دارایی داوا بکات بە زووترین کات، وەکو چۆن ئەو گرێبەستانەی محافەزە تەزبیت کران ئەمانش تەزبیت بکرێن. لە چەند محافەزەیە تر لە ڕێی فەیسبوکەوە وتراوە ئەوان تەزبیت کراون، بەڵام ئێمە وەکو شارەوانی تاکە شارەوانین لە عێراقا کە ڕەبتی مباشرمان لەگەڵ وزارەتە، لەگەڵ محافەزە نییە. کاک فەرێدون، لە ڕێی کوردستان 24ەوە ئەگەر بکرێت هەواڵێکی خۆش بەو کارمەندانەی شارەوانی بدەیت کە ئەمڕۆ هاتبوونە بەردەم بەڕێوەبەرایەتەکەی بەڕێستان، نیگەرانیان هەبوو، داواکاریان هەبوو کە وەکو خۆشتان دەڵێن مافی ڕەوای خۆیانە و دەنگت خستۆتە پاڵ دەنگیان. دڵنیان لەوەی کە دادەمەزرێن، ئەوان دەڵێن دامان بمەزرێنن بۆی خانەنشینی بمانگرێتەوانێ. تیاندایە کە دڵنیام گوێت لە قسەکانیان بووە 15 ساڵ 20 ساڵ 10 ساڵ خزمەتی هەیە، بەڵام خانەنشین ناکرێت. لێرەوە چیان پێڵێ؟ بەڵێ بەڕێزم، ئەوەنە ساڵ خزمەتیانەیە، خۆ ئێمە چەندەها ساڵ وەزیری دارایی لە خۆمان بۆ کردووە. ئێمە چەند جار کە نووسراومان نردووە پشتگوێ خراوە، بەڵام ئێمە ئێستا خۆشبەختانە بەڕێز کاک بەنگین کە وەزیری ئێمەیە لەو بابەتانە زۆر تاکی دەکاتەوە. ئێستا من لەگەڵ ئەم برادرانەی کە ئەمڕۆ ئەم مۆزەفانەی گرێبەستن دانیشتنم کردووە و هەموو شتێکم تیان گەیانوە و منیش دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی ئەوان و هەموو نووسراوەکان لە ڕێی ئەو لیژنەی کە پێکاتوە یەکێکی نوێنەری ئەوانە ئەڕۆن بۆ وزارەت و من لەگەڵ بەڕێز وەزیری شارەوانی قسە ئەەکەین و ئەو نووسراوانیشی پێ ئەگەینین ئینشاڵڵا لە هەفتەی ئایندەیە بۆ ئەوەی ئەویش ئەبێ بگەینە بە وەزیری دارایی. وەزیری دارایی پەیوەستە بەو بابەتەوە ئەکرێ ئەو
موافقەی لەوەر بگیرە بۆی ئەمەش دڵی ئەوان خۆشکەین و دڵی منیش خۆش بێ لەبەرەوەی کە ئەوان تەزبیتە بن من وەک سەرۆک شارانی من پێویستم بەوانە ئەمڕۆ هەموو شتێکم بۆیان شەرح کردووە ئەوان چەندێک دڵخۆشە بن من زیاتر لەبەرەوەی کە ئەوان تەزبیتە بن من ئەتوانم نەقسێکی زۆر هەیە لە کارمەند لە جیاتی ئەوان کارمەندی تر بێنین کە ئەوان تەزبیت بوون کە کارمەندی گرێبەستی تر داوا ئەەکەین و کاتە با بڵێن عەدەدی فەرمانبەرەکانیشم زیادەکە. بەڕاست فەریدون هاوکارمان هەیە مندەلۆ لە کەرکووکەوە ئەم راپۆرتەی ئامادە کردبوو هەندێک لێدوانی ئەو کارمەندانەی بۆ ئێمە گواستەوانێ یەکێک لەوانەی کە سەرنجی منی ڕاکێشا ئەوە بوو کە کابرایەکی بەتەمەن ئەڵێ من نەخۆش کەوتوم لە دوای نەخۆشیەکەم هاتوومەتەوانێ کەسێکی دیکەیان خستۆتە شوێنەکەم کێشەی ئەم پیاوە بۆچی وای لێ هاتووە ینی ویان لێ هاتووە ناوێرن بە نەخۆشیش بڕۆنەوە شوێنی خۆیان جێبێڵن ئایا کێشەی ئەو کابرایە چارەسەر دەکەن؟ تۆ تەسەورەکەی من سەرۆک شارەوانی بووم و کردم غەدر لەو بکەم من لەگەڵ ئەوانە وەکو برادر معاملەیان لەگەڵاکەم بەڵام کێشەکە ئەوەیە ینی ئەم بەڕێزە کە ئەڕوا ئێمە خۆتە زانی ئەمە پێی تعلیمات ئەبێ ئیجازە وەرگێ یا ئەوە تا لە خستخانەوە لە هەر جێگای ترەوە لە مستەوسفێ ئەبێ وەرەقەی ئەو خستخانە شتانم بۆ بێنە بۆ ئەوەی من بتوانم با بڵێن ئیجازەی بدەمێ بەڵام ئێمە کێشەکە ئەوەیە ئەمان چووکە لەو بابەتە نازانن ئەڕۆن فترەیە ترکە بن ئەڵێ پارەکە لەوانی لە شوێنەتر ئیشان دۆزی بێتەوە یان هەب هۆکارێ نەخۆش بن ناکرێت و دایرەکەت ئاگدار نەکەیتەوە ئیجازەوە نەگری یان ئێمە ئاگدار نەبین دوای فترەیە تر کە دیتەوە کە ئەو ئیشەی دووەمت ئەڕوایان ئەوە تا چاک ئەبیتەوە خۆ دایرەش خۆتە زانی بە پێی ڕێنمایەکان و تعلیمات هەیە بە پێی ئەوانە معاملەیان لەگەڵاکەین بەڵام بە هەر حاڵ من لە ڕێی ئەو ڕووماڵی ئەو تەقریرەی ئێوە من ئەنێرم بە دوایە بزانم ئەگە هەر شتێکی بۆ بکرێ من وەکو برای ئەو هاوکاری ئەەکەم و ئەگە لە بەغایشەوە بتوانم هەوڵی بۆ بدەم بۆی چارەسەرکەم بۆی چارەسەرەکەمەوە دەستەکانت خۆش بێ سپاس دەکەین کاک فەریدون با پرسیارێکی دیکەش بکەم لەسەر تاپۆکردنی خانوە زێدەڕۆیەکان کە بڕیاری پێدەرچووە ئەمە چۆتە بواری جێبەجێکردنەوە ڕێکارەکان دەستی پێ کردووە باسێکی کورتی ئەوەشمان بۆ بکەیت. بەڵێ ئەم بڕیارە طبعاً بڕیارێکی زۆر دڵخۆشکەرە ئەکرێ ئێمە سوپاسی ئەو کەسانە بکەین کە با بڵێن بەشداریان کردووە لە دەرچوونی ئەم بڕیارە هەر لە وەزیرە کوردە بەڕێزەکان هەر لەو پەرلەمانتارانە یان لەو شاندانەی کە لە پارتە جیاجیەکانی کوردیەکان کە چوونە بۆ بەغاو داکۆکیان لە مافی ئەم کەسانە کردووە کە تەجاوزیان کردووە چونکە خۆتان نەزانن دوای 2023 ئەو خەڵکانەی کە گەڕانەوە بۆ ناو شاری کەرکووک کاتی خۆی ئەمانە هەمویان لە مافی تاپۆکردن و دابشکردنی زەوی ئەوانە هەمووی مەحروم بوونا لەبەر هۆکاری ئەوەی کە کورد بوونا دوای 2023 کە هاتوونەتەوە خەڵک ئەتر بە زیادی کردووە هەر ماڵێک دوسێ ماڵی لێ بووەتەوە ناچار بوونە کە بچن زیادە ڕۆی بکەن و تەجاوز بکەن لەسەر مڵکی ئەرزی حکوومەت بەڵام چەندەها ساڵە ئەمانە چاوەڕێی ئەم بڕیارێکی ئاوا دڵخۆشکردن سوپاس بۆ خوا ئەو بڕیارەکە چووەتە بواری جێبەجێکردنەوە ئێمە تەوزیحی کاملمان لە ڕێی هەموو کەناڵەکانەوە بە خەڵکی داوە و من کۆبوونەوەی چڕم کردووە لەگەڵ هەموو مەسئول بەشەکانی ئەوانەی کە پەیوەستن بەم بابەتەوە ئێمە گەیشتینە سەرنجام گەیشتنە ئەوەی کە فۆرمێک هەیە لە ڕێی کامێرەی جەناب شتانەوە بە ئێمە ئەوە ئاشکراکەین ئەم فۆرمە زۆر ئاسانکاری بۆ ئەو خەڵکانە ئەکا بۆ ئەوەی ئەمە پڕکەنەوە و مەحروم نەبن لەو مافەی کە حەقی خۆیانەکە وەریگرن ئەم لەبەر ئەوەی مدەی 90 ڕۆژدانراوە ئێمە بەپێ ئەوەی کە ڕۆژەکانمان حساب کردووە سیانزەی 4 ئەم تا سیانزەی 4 مافی ئەوان هەیە ئەم فۆرمانە پڕکەنەوە و مافی خۆیان بەدەست بێنن کەرکووک قاتعی بەلەدێ سەکتەرە لە ڕێی ئەو 6 قاتعەوە ئەتوانن ئەو داواکاریانی خۆیان تەقدیم کەن و ئێمەش لە خزمەتی هەمویان نابین ئەوان مافیان لەسەر ئێمە ئێمەش وەکو بەرپرسێک لەم شارە لە خزمەتیان دەستخۆش بەڕێز ئەندازیار فەریدون زەنگەنە سەرۆکی شارەوانی کەرکووک سپاس بۆی کە بەشدار بووی لەگەڵمان.